شارەزاد زانستی ڕیبایەدا ڕێزدار دانا عەبدوڕەحمان وەرتیژ هەولێرە لەگەڵمێ. کاک دانا دەم باش و سپاس بۆ ئامادەبوونەوە. توژە ناوە بازاڕە هەولێرە لەگەڵمەی بەلکی ڕۆژانە هەرتوو بخوا لە دەردوراخوا دەهان مامەڵەیان ببینی و بقستێ نەکردن. ئەو کێشەیان دی قستێن لە هەرێما کوردستانێدا تێن دیتن و تێ نەکردن چنە بدیتنەوە؟ بەڵێ زۆر سپاس مەمنون. بەڵێ ئەو الحەمدولله سڵات و سلام عەلا ڕەسوولی الله. وەڵاهی مامەڵەی قیست مامەڵەیەکە لە ڕوانگەی شەرعەوە هەم لە ڕووی ئابووریەوە سود و قازانجێکی زۆری هەیە لە بۆ کۆمەڵگا. بەڵام دەبێ بزانین ئایا لە ڕوانگەی شەرعیشەوە چۆنە و شەرع چۆن سەیری ئەو بابەتە دەکا. ینی کە دەبینی لە بازار بەگشتی خەڵک کە مامەڵە بە قیستەوە دەکا هەیە غولوی زۆر تێدا دەکا، زێدەڕەوی زۆر تێدا دەکا و هەندێک جاری دەتوانین بڵێن هەندێک کات شەرعیە هەندێک جاریش ناشەرعیە. بەێ ڕێزاردانە تا گوت باشێت خۆ هەنە و خراپیە خۆت هەنە لە هەرێما کوردستانێک و حتا نەها تێتەکردن و تێتە دیتن باشی زێدەترن یان خراپیت وێ؟ بەڵێ وەڵاهی بەگشتی زۆربەی کۆمپانیا گەورەکان و وە بچووکەکان و ئەو بازارانی کە هەیە لە هەولێری لە دۆک لە سلێمانی هەیەە زۆر بەچێ ینی بە شێوێکی ئاسایی مامەڵی قستی خۆی دەکا هیچ کێشە و ئیشکالی تێدانە. بەڵام ئەوە لە ڕووی شەرعەوە هیچ ئیشکالی تێدانە. بەڵام جاری وا هەیە کۆمەڵک نمونەی زیندومانی لە چەند ساڵی ڕابردووشدا کەسانەکەیە ینی کردویانە بە پیشەی هەمیشی خۆیان کەسی وا هەبۆ گوێمان لێ بووە دوور لە ڕووی بینەران هەبۆ گوتی تێ من حیوان دەکڕمەوە، موبایل دەکڕمەوە، سیارە دەکڕمەوە، هەموو شتێک دەکڕمەوە بە زیادەوە. باشە هەر لە ڕووی عەقلیەوە سیرکەین ینی کەسێک نەداهاتێکی وای لە بەردەستە، نە سویلێکی وای باشی لە دەستە، نە کۆمپانیایە، نە بانکێکی گەورە لە پشتیوێتی دێ لەگەڵ 100 کەس مامەڵە دەکاتن هەمووی بە زیادە و دووقات ئەوە توانای ئەوەی نیکەوە هەمووە ئەوەی بداتەوە بەڕاستی لەبەرەوە لێرەدا زەرور زیانەچێ وەزانیان دەفەرمون لە بە ئەو کەسانە نادروستە و شەرعی نییە. ئەگەر نمونەی موبایلەکە کاک دەنابوومان فراوانتر باس بکەین نمونەی موبایلت هێنا چۆن چۆنی؟ بەڵێ بەڵێ و شێوازی خۆی باسەرەتا بزانین شێوازی شەرعی چۆنە. زۆربەی زانایان و هەر چوار مەزەبەکەش لەسەرەوەن کە مامەڵەکردن بە قیس دروستە. چکە زانایان دەفەرمون قاعیدەیەکی فەقهیمانەیە کە زانایان دەفەرمون الأصل في المعاملات الحل والإباحة ئەوەیان دروستە ینی ئەو مامەڵەی ئەو کاڵایی کە مامەڵەی پێوە دەکەی مامەڵە ینی کاڵاکە شەرعی بێ وهروەها غەرامەی تەخیری ینی دواخستنی تێدا نەبێتن بە کۆمەڵک مەرج و شڕۆتی خۆی کە نامەوێت لێرە درێژی کەمەوە دروستە. بەڵام کە هەندێک یەک لەو خاڵانی کە وای لێ دەکات دروست نەبی ئەوەیە کە بۆ نمونە دوو کەس دوو لایەنن مامەڵەکە دەکەن لایەنی سێم نێتە ناو بابەتەکە. بۆ نمونە ئەمن ئەو مۆبایلە لە جەنابەت دەکڕم بە 900 دلاری نەقدەن ینی نەقدەن بە 900 دلاری با قیست بە شێوەیەکی قیست بە 1200 دلار لێت دەکڕم یان دەڵێم پارەم نییە. کەسێک دێتە بینمانەوە دەڵێ وەرە ئەمن ئەوەت لە بۆ دەکڕم ڕێک پارەی دەداتە ئەو کەسێک کە دەیفرۆشێتن کە فرۆشتی بە نەقدی پارەکەی دەدات و بدەڵێ پارەکەی بدەوە من لەو حاڵەتەدا دروست نییە. هەرچەندە ئەوەیان بابەتێک کە پێی دەگوترێت بەیع المڕابحە شێوازی شەرعی خۆی هەیە کە ئەو کەسە کڕی و هاتە ناوی خۆی و پاشان بە گرێبەستێکی تر لەوی کڕیەوە ئەوە شێوازی شەرعیشەیە. بەڵام ئەوە یەک لەو شێوازانەیە کە ناشەڕەیە یان ئێستا من بە حکمی ئەوەی کە لە ناو بازارەکەین و ئیش دەکەین و ئەوانە دەزانین کە کەسانەکەی لە ناو مۆبایل فرۆشەکان بۆ نمونە ئەو مۆبایلە دەکری بە 1200 دلاری دەچێت دوکانەکە دەڵێ کاکە ئەوە بە چەندیە دەڵێ بە قیست بە 1200 دلاریە. باشە دەڵێ کاکە لە ترسی ئەوەی کە مامۆستا بە ڕێزەکان دەڵێن ئەوە ڕیبایە و دروست نییە بە تۆی بفرۆشمەوە بە 900 دلار لەبەرەوە چ دەکا فێڵێک بەکاردێنی. ئەو فێڵەش چییە؟ کەسێککە دێتە ناوە یان دوکاندارەکە دەڵێ بڕۆ لە فلان کەس بدۆ فلان کەس
کە دەزانی کۆنتاچی لەگەڵ هەیە پەیوەندی لەگەڵ هەیە و عیلاقاتی لەگەڵی هەیە لە سەرتاوە کە لەگەڵی ڕێککەوتووە کە بە $900 بۆی بینیتەوە یان بە $890 لە بۆی بینیتەوە لەو حاڵەتە دروست نییە بەڕاستی چکە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم دەفەرمی ئیذا تبایعتم بالعینە ئەوە هەر کەسێ مامەڵە بکە بە عینە ئەوە لە شەرعدا پێی دەگوترێ عینە أو زلبروا إذا تبايعتم بالعين وأخذتم من أذناب البقر ورضيتم بالزرع وتركتم الجهاد في سبيل الله سلط الله عليكم ذلا لا ينزعه عنكم حتى ترجعوا إلى دينكم دفرمي أجر هاتو إيوة معاملتان كرت بعينا كأو بيدقوتري عينا بو شوازة بو فيلي كتازة باسم كر بو فيلي بيان راس خوب ديو شخصا أو عينيا وواستانينا يعني بابلين بدواي كل شيء مانجا وكتم بمعنى بدو دنيا كتم بشوازك قيامتان بينميني ورضيتم بالزرع وبدو قالوا أنا كوتنو بشوازك قيامتان لبينميني وتركتم الجياواسان زياد أو أخوي جورا يعني غضبكتان سلط الله عليكم ذلا سرشوريكتان بسرداد سبيني أو لسرتان لا نادا حتى ترجعوا إلى دينكم حتى دغرنوا دینەکەی خوای گەورە کەواتە ئەوە یەکێک لەوانەی هەڕاشەی گەورەی لەسەرەوە زۆریش باوە لە باز باش ئەوە ڕوونە شتێکی دیکە کاگدانا سپاس کا ڕوونت کردەوە مەبەستم لە دیدی ئیسلامەوە ئەو کاڵایانە هەیە جیاواز لە نێوان کاڵەکان بکرێتن بۆ نمونە ئەم کاڵایە دەکرێت قستی پێوە بکرێتن ئەم کاڵایە ناکرێت قستی پێوە بکرێتن پرسیارەکە زۆر جوان بوو لێرەدا لە شڕوت و مەرجەکان باسم کرد یەک لەو مەرجانەی کە دروستنیە مامەڵی قستی پێ بکرێ ئەو شتانەی کە حەرام کراوە لە شەڕە بەس دووەمین خاڵ کە خاڵێکی زۆر زۆر گرینگە ئەوش ئەوەیە لە زێر و لە زی و لە دراوە جیهانیەکان هەرچی درا و عملە هەیە لە جیهاندا مامەڵی پێ ناکرێت کەسانەکە ئێستا لە ناو بازاری زێرنگرام ئەگەر هاتوو کەسێک زێری کڕی بە قیست ئەوە دروستنیە و بە هیچ شێوازێک دروستنیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ولا تبيعوا منها غائبا بناجز دفرمي نابي زير يعني حاضري بقرز بفروشيته يعني لا فرمي دي اشتراهاته دفرمي ما كان يدا بيدا فخذوه أقدز بدز معاملة وما كان نسيئة أقد واخرة فضروه وازري فضروه للزمان عربي فعل أمر واتا أمر لبو وجوبة كواتا دروزني لزير لزيو لدولار كسانا كيبا تلفون دولار دكري یان دراوی ئوسترالی یان فرانشی سویسری یان یۆرۆ هەر دراوێکی تر یان بە قیست مامەڵی پێوەکری یان زێر یان زیو کە زێر کەسانێکی زۆرەیە کە گوێبیست بووینەوە باز دەکرێت کە زێر بە قیست دەدەن لەو کاتە بەڕاستی دروزی نەک هەر بە قیست دروست نییە زێر ئەسڵەن هەر 5,000 دوا بخرێ دروست نییە لەبەرەوە بە هیچ شێوەیەک دروست نییە باشە کاکدانا لەلایەکی دیکەوە ئێستا لەم کوتایە بە تایبەت هەندە کۆمپانیا دەرکەوتون بوونمونە هاوڵاتی هەیە سەردانیان دەکە بوو مەبەستی کڕینی ئۆتۆمبیلێک یان خانوویەک کۆمپانیەکە داوای لێ دەکە بڕاپارایەکی گەورە دابنێتن لە کۆمپانیەکە دوای گرێ بەست و چەند پڕکردنەوەی چەند کاغازەوانە لە ڕووی لە ڕێی پارێزەرەکەەوە بوونمونە $10,000 یان زیاترە یان تا $20,000 بڕاکی تایبەت دادەنرێتن پێ دەڵێتن دوای ماوەیەکی دیکە 3 مانگی دیکە یان 6 مانگی دیکە ئەو کات دەتوانین خانوود بدەینە یان ئۆتۆمبیل بدەین هەر شتێکی دیکە بێتن کە مەبەستێتی بە قست بکرێتن ئەمە چۆن دەبینرێتن دروستە؟ بەڵێ بەڵێ ئەو بابەتی باس کرد هەم ئێستا تێکەڵای دوو بابەتی شەرعی بووین هەم مامەڵی قیست و هەم بابەتێکی تر لە کتێبە فقیەکان زانایان دەفەرمون بەیع المرابحە ئەو بابەتی ئەو پرسیارێکە جەنابەت فەرموود ئەو پێی دەگوترێت بەیع المرابحە شێوازی شەرعی هەیە و شێوازی ناشەرعیش هەیە ئەگەر هەر کۆمپانیایەک هەر کەسێک لەسەر ئاستی تاک لەسەر ئاستی کۆمپانیا گەورە و بچووکەکان لەسەر ئاستی هەر بانکێکیش بیکە و مامەڵە بەو ئیشانەوە بکاتن چکە بانکێ مامەڵی چاک و باشە بانکیش هەیە ئەگەر بەو شێوازە بیکە ئەوە دروست نییە ئەی شێوازی شەرعی چۆنە ئەوەی کە پرسیارەکەی جەنابەت کە کردیت بۆ شێوازە والله أعلم بدروستي نازين لبروا قاعدة فقيمة زانيان دفرمون كهمو زانيان متفق لسروي ككاري بيدكري أيش أوي كل قرض جر نفعا فهو ربا هر زيادك بمرز جيرابي بلام سود راتشي أو دبيت ربا
باشە بەڵگەمان چێ کە دەڵێن ئەو پرسیاری جەنابەت کردیت کە دەڵێن دەبێتە ڕیبا لەبەرەوە دەبێتە ڕیبا ئەو کەسێک کە دێ مەرج لەسە دادنێ دەڵێ کاکە بۆ نمونە ئەو خانووەم دۆزیوەتەوە بەهەشت دەفتەریە باشە ئایا بانک ئایا شەریکە کۆمپانیا دەتوانی ئەو خانووە بکڕی پاشان بفرۆشتەوە بە من بۆ نمونە بە 10 دەفتەر ئەوە بيع المرابحەیە شێوازە شەرعەکە چۆنە کە شەریکەکە کۆمپانیاکە بانکەکە دەیکریتەوە بە 8 دەفتەر باشە هاتە سەر ناوی شەریکە و کۆمپانیا بانکەکەی پاشان بە گرێبەستێکی تر دەیفرۆشتەوە بە من بە 10 دەفتەر ئەوەش کۆمەڵک مەرج و شڕۆکی خۆی تێدایە باشە لەو حاڵەتە دروستە بەڵام کە شەریکەکە کۆمپانیاکە بڵێتە من کۆمەڵێک بۆ منە 3 دەفتەرم بدێ جارێ پێش وەختە پاش 3 مانگ 4 مانگ 6 مانگ 7 مانگی تر ئەوە لەو حاڵەتە دروست نییە لەبەرەوە ئەو 7 دەفتەرە چی ئەو 3 دەفتەری کە دامەت و جەنابەت چییە ئایا قەرزە ئەگەر قەرزە ئەو قەرزە سوود ڕادەچێشی باشە كل قرض جر نفعا فهو ربا كواتە لەو حاڵەتە دەبێتە ڕیبا زۆر سپاس ڕێزدار دانا عەبدوڕەحمان شارەزاد بابەتەکە زۆر لەوە زیاترێ ینی کەواتە ئەوەش بپرسم ئەگەر بە کورتی کە زیاترە ئەگەر کەسێک دەوێت ئێستا قیستەک بیکایەن پێشەوەی بیکەتن بێوێ پشڕاست بێتەوە ڕوو لەکوێ بکەتن بۆ ئەوەی ڕاستی دروستی بزانێتن بە کورتیژی کەرەمەخوا لە زانایان لە شارەزایان ئەو کەسانی پسپۆڕن لە بابەتی ڕیبایان ئەو مامسا بە ڕێزانە هەر کەسێک کە شارەزابی لە بواری ڕیبا و فقە لە معاملات و ڕیبا و ئەو بابەتە شەرعیانە دەبێت پرسیار بکە ئەسڵەن زانایان دەفەرمون دروست نییە هەر مامەڵەیەک کە بیکەی لە خۆتۆ بیکەی دەبێت سەرەتا شێوازی شەڕێکی بزانی پاشان ئیشکارەکە زۆر سپاس ڕێزدار دانا عەبدوڕەحمان شارەزاد زانستی ڕیبای دەژ هەولێری لەگەڵما بووی دەم باش